سڵاوتان لەبێتوەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکرانی حەوت هاوڵاتی لە پارێزگای ئیلام، کۆبوونەوەی ناڕزایەتی کارمەندانی تەعاونی سەهامی عەداڵەت لە شاری تاران، هێرشی بە کرێگیراوانی کۆماری ئیسلامی بۆ سەر خوێندکارانی ناڕازی لە زانکۆی تاران، مەترسی لە سێدارەدانی حەوت دەست بە سەرکراوی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانبار، وەک شانەوەی کۆمەڵێکی زۆر لە کارمەندانی باڵوێزی ئەمریکا لە لۆبنان و سووریا. دەست بە سەرکرانی حەوت هاوڵاتی لە پارێزگای ئیلام. بەپێ راپۆرسەکان لە درێژە شەپۆلی دەست بە سەرکرانی هاوڵاتیان لە کوردستان، حەوت هاوڵاتی کورد لە چەند شارێکی پارێزگای ئیلام لەوانە 4 منداڵ و گەنجێکی ژێر 18 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی لە کۆتایی مانگی ڕێبەندانی ئەم ساڵدا بە هێرش بۆ سەر هاوڵاتیان لە شارەکانی مەلەکشاهی، دێهلۆران، دەڕەشار و سەراوڵە لانی کەم حەوت هاوڵاتی کوردیان دەست بەسەر کردووە. ناوی ئەم کەسانە بریتیە لە میلاد تەبرای، عەلی زەینیوەند و مەحەممەد پیری لە دێهلۆران، مەجید پوڕەنگ لە سەراوڵە، مەحەممەد جەواد زەینیوەند و مەحەممەد ڕەزا ئەسەدی و پژمان ئەسلمەرد لە دەڕەشار. شانی باسەکە هەتا ئێستا هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری دەست بە سەرکران، شوێنی ڕاگرتن و دۆخی یاسایی ئەم هاوڵاتیانە بڵاو نەکراوەتەوە و بنەماڵەکانیان لێیان بێخەبەرن. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە. بەپێ راپۆرسەکان، هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە سەرەڕای تێپەڕبوونی نزیک بە 1 مانگ لە دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، ئەو شارۆمەندە بە ناوی سۆهراب بەهرامی ڕێکەوتی پەنجی ڕێبەندانی 1404 هەساوی لەلایەن هێزەکانی ئیدارەی سڵاتی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەی ناوەندە ئەمنیەکان کراوە. شانی باسە سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و هۆکاری دەست بە سەرکرانی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی دەستڕاگەیشتنەوە پارێزەریش بێبەشکراوە. کۆبوونەوەی ناڕزایەتی کارمەندانی تەعاونی سەهامی عەداڵەت لە شاری تاران. ڕۆژی دووشەممە 4 ڕەشەممە کۆمەڵێک لە کارمەندانی تەعاونی سەهامی عەداڵەت لە شاری تاران دژ بە ناڕوونی داهاتووی پیشەکانیان کۆبوونەوە. بە پێو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون، بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی نادیاربوونی داهاتووی پیشەکەیان، کەمبوونی هەغدەست و هەروەها بایەخنەدانی بەرپرسان بە دۆخی پیشەی کارمەندان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدان و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەغدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، گۆڕانی گرێبەستەکانیان و هەروەها تەزمینی ئەمنیەتی پیشەی بوون. ناڕزایەتی کرێکارانی شارەداری چابەهار. ڕۆژی ڕابردوو زیاتر لە 400 کرێکاری پەیمانکاری شارەداری چابەهار دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان ناڕزایەتیان دەربڕی. بەپێی دوایین هەواڵەکان، کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی هەغدەستە دواخراوەکانیان و هەروەها بایەخنەدانی ڕۆژین بە ژیانی کرێکاران، تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە و خوازیاری بەرزبوونەوەی ئاستی هەغدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی هەغدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و تەزمینی ئەمنیەتی پیشەیی و هەروەها کۆتایی هاتنی جیاکاری لە هەغدەستەکانیاندا بوون. هێرشی بە کرێگیراوانی کۆماری ئیسلامی بۆ سەر خوێندکارانی ناڕازی لە زانکۆی تاران. ڕۆژی دووشەممە 4 ڕێبەندانی 1404 هەساوی بە کرێگیراوانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە زانکۆی تاران بە توندی هێرشیان کردە سەر شۆرای گشتی بەشە زانستیە کۆمەڵایەتیەکانی زانکۆی تاران. بە پێو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون، ئەو شۆرایە کە بە مەبەستی پێڕاگەیشتنی خوێندکارانی ناڕازی لەسەر ڕووداوەکانی ڕۆژانی ڕابردوو پێکاتبوو لەلایەن هێزی بەسیژی کۆماری ئیسلامیەوە کرایامانج و بۆ هۆیەوە دانیشتنەکە بە تەواوەتی تێگدرا.
لە درێژەی ناڕزایەتیەکاندا خوێندکاران بە مەبەستی دەربڕینی ناڕزایەتی لەو زانکۆیە کۆبوونەوە و بە وتنەوەی دروشمی ژن ژیان ئازادی خوازیاری ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامی بوون. مەترسی لە سێدارەجانی حەوت دەست بە سەرکراوی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبار. بەپێ راپۆرتی گەیشتوو مەترسی لە سێدارەجانی حەوت لاوی دەست بە سەرکراو بە تۆمەتی سووتاندنی بنکەی بەسیج لە شەقامی نامجووی شاری تاران لە ئارادایە. بەپێ راپۆرتەکان ئەو دەست بە سەرکراوانەکە ناوەکانیان بریتیە لە محەممەد ئەمین بیگلەری، شاهین واحدپەرست، شەهاب زۆهدی، ئەبۆلفەز ساڵحی، ئەمیر حسێن حاتەمی، یاسر ڕەجایفەر و عەلی فەهیم بە تۆمەتی فسادۆلفیل ئەرز، سووتاندنی خزمەتگوزاریە گشتیەکان و سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تەنیا پاش کەمتر لە مانگێک بەسەریاندا سەپێنراوە. بەیاننامەی یەکێتی کرێکارانی شێرکەت واحد بە مەبەستی پشتیوانی لە ناڕزایەتیەکانی خوێندکاران. بەپێ راپۆرتەکان یەکێتی کرێکارانی شێرکەت واحدی تاران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک خوازیاری ئازادی دەستبەجێ دەست بە سەرکراوانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبار بوو. لە بەیاننامەکەدا وێڕای پشتیوانی لە ناڕزایەتیەکانی خوێندکاران لە زانکۆکانی ئێران ئاماژە بەوەکراوەکە ڕژیمی کۆماری ئیسلامی پێویستە کۆتایی بە بەکارهێنانی توندوتیژی دژ بە خوێندکارانی زانکۆکانی ئێران بهێنێت. لە درێژەی بەیاننامەکەدا جەخت لەسەرەوەکراوەتەوەکە پێویستە خوێندکارانی دەست بە سەرکراو لە ماوەیەکی کورت و بە شێوەیەکی بێمەرج ئازاد بکرێن و مافی کۆبوونەوەی ئاشتی خوازانەی خوێندکاران بە فەرمی بناسن. داخوازی وڵاتی عێراق لە خوێندکارانی بۆ بەجێهێشتنی ئێران. بەپێ دوایین زانیاریەکان شارۆمەندانی عێراقی کە لە ئێران بەردەوامی بە خوێندنیان دەدەن لەلایەن دەوڵەتەوە داوایان لێکراوەکە لە زووترین کاتدا ئێران بەجێ بهێڵن. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم بڕیارەی دەوڵەتی عێراق لەسەر بنەمای بەرزبوونەوەی گرژی واڵۆزیەکانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی دراوە و لە ڕۆژانی داهاتوودا دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمە لە کاتێکدایەکە لە ڕۆژانی ڕابردوودا وڵاتانی سربستان، هێند، سوئێد و چەندین وڵاتی دیکە داوایان لە هاوڵاتیانیان کردووەکە لە زووترین کات ئێران بەجێ بهێڵن تاکو زیانیان بەر نەکەوێت. دووە هەواڵ کشانەوەی کۆمەڵێکی زۆر لە کارمەندانی باڵوێزخانەی ئەمریکا لە لۆبنان و سووریا. ڕۆژی دووشەممە چواری ڕەشەمەی 1404 هەساوی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندکە بەدەیان کارمەندی باڵوێزخانەی وڵاتە لە بەیروتی لۆبنان کشاونەتەوە. لە بەیاننامەی وەزارەتی دەرەوەی ئەمریکادا ئاماژە بەوەکراوەکە ئەم بڕیارە بەهۆی بەرزبوونەوەی ئاستی گرژی واڵۆزیەکان لەگەڵ کۆماری ئیسلامی و هەروەها ئەگەری ڕوودانی شەڕێکی سەربازی دەرکراوە و بەردەوام دەبێت. هاوکات بەپێ کۆمەڵێک لە راپۆرتی گەیشتوو ئەرتەشی ئەمریکا کشانەوەی هێزەکانی لە سووریا خێراتر کردوێتەوە و ئەم پرۆسەیەش درێژێ هەیە. بینەرانی خۆشەویست سەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد و ئاسوودە بن.